دوای ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو شاندی ئەکادمیانی ڕیال مەدریدی ئیسپانیاتنا شارێ و لێرە و کۆنگرێکی ڕۆژنامەنووسیشیان ئەنجامدا سەبارەت باڵبژاردن و گواستنەوەی منداڵان بۆ ئەکادمیای ڕیال مەدرید سەرۆکیەکەی تۆپی کوردستان سەفین کانەبی ڕوونکردنەوەیکی لەمبارەیەوە بڵاو کردوتەوە دەڵێت من وەک سەرۆکیەکەی تۆپی کوردستان بە شێوەیەک دوور و نزیک ئاگاداری ئاتنیەم شاندەنیمە ئامادەژنیم لەگەڵیاندا بنیشم و پرۆتۆکۆلیان لەگەڵ واژوو بکەم چونکە ئاتنیەم شاندە تەنیا بە مەبەستی بازرگانیکردنە بە منداڵانی کوردستان سەفین کانەبی دەژڵێت ئەوان بۆ گواستنەوەی هەر منداڵێک بڕی $12,000 وەردەگرن کە دەکاتە 120 وەرەقە لە کاتێکدا ئەمە تەنها بۆ ماوەیەکی کورتە کە لە ئیسپانیا تاقیکردنەوەیان پێ دەکرێت پێی وایە ئەمە تەنها بۆ منداڵی دەوڵەمەندە چونکە ئەم بڕە لای هەژارەکان نییە. سەفین کانەبی لە درێژەی ڕوونکردنەوەکەی دەژڵێ بە بڕای ئەمە منداڵە لایەتوەکان و بارامەندەکانی تۆپی کوردستان زیاتر لە گەڕەکە هەژارنشینەکانە و خێزان لە ژارەکان هەنوو دروست دەبن. ئێمە بە شانازیەوە لە ڕێگەی پاڵەوانیتی ساڵانی فێرەکانی تۆپیە هەموو کوردستان خزمەت بە مناڵە بەهرەمەندەکانی خۆمان دەکەین.